سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەرم لە بەرنامەی چ باسە ئەم جارە باس لە دیاردەی کوشتن دەکەین. ماوەیە کە دیاردەی کوشتن لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە، خەڵکێک لەسەر زۆر شتی سادا بەرامبەرەکەی دەکوژێت. هاتوومەتە نێو یەکێک لە بازارەکان کە زۆربەیان گەنجن لێرە کەسابەتی دەکەن، ئەوەی کە زۆر جار شەڕی دەستە و یەخا یاخود شەڕی تون ڕوودەدات لە نێو گەنجەکانە. بزانم ڕەفعلی ئەوان چێ لە کاتێکدا کە مەترسی ئەویان بکەوتە سەر یەکێک هەڕەشیان لێ دەکا یان دەگەنە مەرحەلەیەک شەڕی دەستە و یەخە. ئەوان دەیانەوێت بەڕێی قانون کێشەکە چارەسەر بکەن یان بەڕێگای تونند و تیژی. لێرە بازارێکی گەورەیە، گەنجێکی زۆری لێیە. ڕۆژانە لێرە شەڕ ڕوودەدایان ڕۆژانە بە بەردەوام شەڕ بەردەوام شەڕی دەستە و یەخەیان هەن لێکدانە بۆ کەس بەڕاست چەقوی تێدەکەویدا لەسەر چ؟ وڵا جاریوە لەسەر معاملێ، جاریوە لەسەر زوورە، جاریوە لەسەر قسەی بەسیتە. قسەی بەسوو لەسەر شتی بەسی شەڕ جاریوە لە سازار نایدەکە شەڕ بووە. ئێستا ئەوڕۆ شەڕ بووە، ئێستا نیوڕێکەوە تا ئێستا شەڕ. ئەو شەڕە لەسەر چ کاکە منداڵنەوە لە ناویەک بە ناویەک وەربوونە هیچ مەزوعەکیش نییە. تەمەنیان چەند بوو منداڵن؟ 12 سارن گەورەکەی تێدا 20 سارە. معقول نییە مرکز نە شورتە نایەتن لێکیان کات دەبی شەڕ بکەن دەدانی زمینی و شەڕێ لە سبینەوە لە سبینەوە سعات 10 و ئەوها ئەو بەردەوام لەسەر چیە منداڵ نام هەرزەکارن تەمەنەکەیانەوە لەسەر کێک بوو گوتت کێک و شیرناتی شتووە مۆزعکار ئەوەندێ شیرناتیە ئەو دەڵێ بم دێ مەم شەڕ زۆر دەبی هەر شەڕ نییە ئەچ خۆتکەم ئاو خواردنەوەی شەڕ بۆ تا ئەو خواردنەوە لە بەرچێ وەڵە لەسەر فێرە باشە چارەسەری کێشەکە دەکا باش ناکرێ لێرە چکە لێرە ئەمەی ئێرە جێ فێرە ناکرێ بیست نەوعات. وەک بینیتانەرە ئێستا شەڕی دەستە و یەخە لە نێوان کۆمەڵی گەنج دروست بوو. بەداخەوە من پرسیاری چەند کەسێکم کرد کە بۆچی پۆلیس ئاگادار ناکەنەوە، بەشی هەر زۆریان ئامادە نەبوون تەلەفۆن بکەن، گوتی ئەمە ڕۆژانە ڕوودەدا ئاگادارکردنەوەی پۆلیس بە زەڕوری نابین. بۆیە من ناچارم ئێستا پۆلیس ئاگادار دەکەمەوە بەشکۆ ئەو بارودۆخە کۆنتترۆل بکە. مامۆستامان دینەبی دوای بەڕێزی بەخێر بێت. کەمێک تەمەنت هەیە حەز دەکەم پرسیاری ئەوە لێ بکەم لە ڕابردوو ئەگەر دوو کەس لەگەڵ یەک عاجزبان پەنایان دەبردە بەر کوشتنی یەکتر؟ نا کوشتانە بوو لە وەرە برای ئازیزم دەبوو کابرا ئەگەر زۆر معقد باید تازەی دانەدانا چاوەڕوانی عائلەی بکوژەکەی بوون بزانی بە پیاوانە دێنە پێژیان نا دوور دێن سپید و ئەختیار دوو کەس دەچوو ئیشەکان حەل دەکرد زێ بە زیان دەکرد سە چیش ئەو وەختی نەبوو. پێشتر ئەوەندە کوشتن هەبوو برا کوڕی بۆ ئەو شتەکە نێ بوو برا کوشتنەکە بالو تێراوی ئەو تێراوە دەتەزی هەموو تووشی شۆک دەبوو. ئەدی لۆ ئێستاوەی لاتێەوە چێ مەوزوعەکە سێ بەشی گەنجەکان عەسکەریان نەکردویان لات دەبێت سەربازی بکەن عەسکەریان دەکرد دەیکردە زەرامە چڕێک لە داکۆبابی دەیناردەوە مارێ بەس ئێستا هیچ نییە هیچی نەدی هەر لەستا هەستا لەخەوە تەکدۆشتەوە تەمەنەوەوان زانی بەخۆ دۆشتەوە تەمەنێت نەنیزامی نە قانونی ئەخلاقی دێنە چارەسەر چیە چارەسەر بەڕێ قانون جێبەجێ بکرێت قانون بابی فەقیریە زەریری لۆکەس نییە. دەبینین دیاردەی کوشتن زۆر بووە لەسەر شتی بەسیت بۆ چوونی تو لەبەر چییە بۆ وای لاتێ شە وڵی کاکەمەران خەرک زۆر بووە دوای خەرک زۆر ڕووی لەخوانی ئێستا زۆری ینی کابرا بەس لە فەیسبوک تەماشا دەکات پۆبزی مۆبجی جەلایم دەکوژی ئەتیادە یان لە فلیمان دەکوژی ئەتیادە ئەویش وەزانی هەرەوە هایە ئەوانەیە مشکلی زۆر بوونی کوشتن و یان کابرا هەیە دەورەمەندا دەرێ لەگەڵ دەپارەم نەکردوی زۆر ئەمەش دەکوژ لەگەڵ دەپارە نەکەی هەشە لە خەمی خۆی زەلامی دەکوژی کەوای هەموو حالەتە تێدایە هەموو عادەتی شتێدایە دەبی هەموو عادەتی تۆ لەگەڵەوەی مرۆڤ بکوژرێ شتیوانە لە دینی ئیسلامدانە کابراگە یەکەچی بکوژری دوو کەسان بین لە سێدارێ بدەن کابرا نایەریەوەی بکە نانی تۆ حەز دەکەی خەڵکێک کەسێک دەکوژی بکوژ لە سێدارە بدەن بەرێ ڕێوە لە سێدارێ دێتەوە
لو دهان السجن قرأي ده قرأي دوار بسرعة شعشاري ديت دري کوشتن ئاساییە نا والله سايني ئاسایی نییە نا نخير استلا تيراوي واد دو برا بشراتنا دو كز بشراتنا براياتنا بالجواني براي خوي بشتي بقلتي بەغەڵەتی زور شتشي زور غلط داوا لا حكومة ياريمي كردستان كان او تسكي قدقك چی قەدەغە بێ پێت وایە چەکە عموي تسكا عموي تسكا بري كقدغه نبو باشتري والله من سكا قدغه زياتر خلق هەتو دكوش لێرە کاسبی دەکەیت بەێ. یەکێک تەشقەڵت پێ بکە یان مشکلە یان پێ تفاهم دبي هبي دبي بقول زي لقري امن هر او تيش او مناتون او هرتون ناقينيه باش هەندێک کەس دەڵێ هەمومان عسابمان فولە و زۆر تووڕە دەبین ئەمە هەیە ینی زوو تووڕە دەبین لەسەر ترافک لاییتە بەێ. یان لەسەر لو ورنش بس كابرا تورا دبي دەیگەینتە مریشکە ڕەش اري بخوي اري والله تۆ راس دەڵێ چەک نەمینێ باش سقنا ميني باشتري داوا لحكومة ياريمي كردستان كان تسشي بحمنا وعشي ممنوعك كاتي دوامي شي تسشي بابي كاتي دوامي تواويش بو او موظفي آسایش شرطية هر تسبي ميمي تسقدار بيجمرقبي كاتي دوامي لكني بكاتي تۆ دوامي دەڵێ گەر چەک نەمینێ كشتن نامي كم تر دبي زورش حاجی پێم بڵێ وەختی خۆی خەڵک یەکتری دەکوش وەکو ئێستا نەوە ئێستا زۆر بۆیان کەم بووە وەڵایشتە لە هەمووشن کوشتنە ینی کام قۆناغ باشتر بوو خەڵک ئارامتر بوو ئێستا خەڵک قەدیم هیچ نەبوو لە ئێستا هەرامتر بوو ئەلعان ئەشاز دۆرە و دڵت ناخۆش دڵت ناخۆش هەموو شتێ زۆرە و دڵت ناخۆش دەڵێن ئێستا خەڵکی ئێستا زۆر تووڕێ بەردەوام تووڕێ ئارەوڵە ئێستا کورە لە حەد ئاوایەترە لێچی سەبارەت بە دیاردەی کوشتن بەڵێ کەسێک دەبینێ کەسێکی دەکوشێت تێگەیشتن لەسەرەوە چییە خەڵکێک دەڵێ کاکە ئەوەی لە کوردستان ڕوودەدا لە کۆمەلگەی عێراقی ڕوودەدا لە ڕابردوودا نەبووە ئەوەی ئێمە ینی کە دەبینێن لە کوردستان کە ئەوەی کە ئەوانی دەرەوە کە دەڵێن لە کوردستان وار و دەرا کوشتنەیە کوشتنەکە تابان خەتای ئەو خەڵکەیە خەتای ئەو خەڵکەیە بەڕاستی چکە ئەو خەڵکە ینی ئەوەی هەڵەسێتەوە مۆزەفەکە یانە من زۆر کەس ڕەنگە بیناسم ساخ تەکسیە یاخود کەسانی ترن ینی کارمەندەشی ئاساییە مۆزەفەکە چەشی لەکنە باشە دڵێمە چەکەت بۆ چییە بۆ چیەتە توانین تۆ کەسێکی ئاسایی تۆ کەسێکی تیجارنی دۆڵەمەندنی دڵا وڵی تر من ئەوە لێر ینی من ئەوە لێر هاتوو ئەگە چەکم لەکنە بێ ناتوانم دەڵێن باشە بۆچی ینی تۆ بۆچی گلەی دەکە ینی لە سەری خۆ تۆ خەتا لە خۆتە کاکە تۆ چەکت بۆ چییە ینی چەک کێشەیە چەک کێشێ بۆ ناو دانی دەرونیمان کێشە نییە بەردەوام تووڕین بەشی زۆرمان تووڕین لەسەر شتێک دەیگەینینە مەرحەلەیە کە بەرکەوتن هەبی ئێمە لایانی دینیمان تەبعاان زۆر زەعیفە پێشەموشەچی لایانی دینی اینجا لایانی دەرونی چێنەوانە کوشتن ئەنجام دەدەن بەخۆی لە ڕابردوودا هەموو کاتێک لە زمانی قابیل و هابیلی کوشتن هەر هەبووە کوشتن هەر هەبوو برین کوشتن نەبووە لە هەموو وەختەی هەر هەبووە بەڵام کاتی خۆی کە یەکەکی بکوشترابە بیکوشتبە تاکید بوو لەوەی دەکوژرێتەوە ئەگەر یعنی بە عشایری بە هەدەکوژراوە ئەگە بە عشایری نەبایە حکوومەت دەیگرت ئەعدامی دەکرد بەڵام بەداخەوە ئێستا ئەعدام نەمایە ئەو یەک لەوە کار باشە بۆچی ئێستا تاوانی کوشتن زۆرەوە مەسەڵەکە پەیوەندی بە لە سێدارەدانە پەیوەندی بە ئەوەی هەیە برێن ئەعدام و لە سێدارەدان نمایە ئەو یەک لە پەیوەندیەکانە یەک لە پەیوەندی ڕئیسیەکانە بەڵام خەڵکەکی زۆریش زۆر مەغرور بووە یعنی ئەوانەی کە برێن تاوانی کوشتن دەکەن ئەوانەی کە تاوانی کوشتن دەکەن لەوەی تاکید بە 1990 دەوڵەمەندەکانن منداڵی هەژار کەس ناکوژی کەمترە یعنی بدەرێن 1990 دەوڵەمەندەکان دەوڵەمەندە ئیمکانیەتە دەوڵەمەندی هەیە دەوڵەمەندە جی کلاسەی لەکنە درێ دەی دەچێنەوە برێنەوە منە سەرمان تۆڕەکی سەر سیارەی سیارچکە درێ پارەم هەیە لە خۆم سولعی خۆم دەکەم ئەگەر ئەویش بزانی ئێعدامکردن هەیە تۆڵەکردنەوە هەیە ئەویش ناوێری بیکە دیاردەی کوشتن زۆربوونی دیاردەی چی لێ تێدەگەیت چیە مەسەلەمە والله بەڕێی من سەبەبی ڕئیسی دوورکردنەوەی لە دینی ئیسلام لە دین و ڕێبازی ئیسلام لە بەڵەوەی یانێ بەڕێی من هەر ئەو لێ زیاتر نییە خەڵک ئیمانی زایی بووە طبعا بەڵام ئەوەی کە دەکوشی دەبینی خەڵکی بەتەمەن هەیە گەنج هەیە ینی
هەندێک جار ئافرەتیش تاوانی لەم شێوەیە هەمووی سەبەبەکەی ڕئیسی ئەوەیە بەڕێ من غرور طبعا کە تو دوور کەتەوە ڕێی ئیسلام غرور دەبی تووشی حرام دەبی حرامی تووشی هەموو شتەکەت دەکا تووشی زینات دەکات تووشی قەتلت دەکا دوورت دەکاتەوە لە مارومدارە تووشی مەشروبت دەکا یەکە غەدرت لێ بکە بڵێ پەنا دەبەیە بە کوشتن نەخێت لۆ لەبەرەوەی دەزانم ڕۆژێک دادێ لە خیامەتە من کوشتن حیسابی لەسەرە حیسابەکەشەوەیە هەتا لە ناو ئاگریجان نەمەخوای گەورە وعدیدایە یعنی تۆ ئەگەر غەدرش لێ بکرێ نایکەم پێت وایە تاوانەکی گەورەیە ڕێگا هەیە ڕێگای یاساییە دەگرمە بە ئەگەر یەکت وێ کەباب بخۆ پارەش لەدا نایکوژی ناتوان شوا دەکەم پارەچی ئینسانی لەسەر بکوژرێ بەڵام زۆر جار هەیە لەسەر کەباب گەنجەکان زۆر زیاد چوینە سەفرە یەکتریان کوشتووە جێ بیستی بوو جێم لێ بە بەرێ ئەوە لەبەر چییە وەستا بەڕێ بۆ کار بێدی نییە مەسەلە دینە بەڵێ ئەوەی لە ڕێبازی محەممەد مستەفا لا بدا ئەوەی شتی یعنی ئێستا کەسێک بێ غەدر لێ بکە سوڕ بزانیە ئەوە غەدرە لە تۆ دەکات چی لێ دەکەیت بەپێ ئەو ڕادێتە تام خاصن دووش دوکاندار دەبی دلی گەورەبی کەس هەبوو بێت بەو شێوەیە وا ئارێ وڵە پەرامۆشت کردووە ئارێ وڵە جێت نەدایت ناوە دەڵێ قەینا بابم بامڕۆ بەرە جاروێ بەرە لوتێ بەرایە دەبی وریابی ئارێ وڵە باشە ئەدی لەسەر مەسەلەی کوشتن ئێستا زۆر بووە باب کوڕ دوو برادەر دەستنە دەرەوە پۆلیسی دەکوژی وەکو بینیمان ئەو دیاردەی کوشتنە بۆ چۆن لی تێدەگەی لەبەر چ مای ئەوژ ئەم دێتەوە سەرەوە بەشەری بەشەر لەگە بەشەری زۆر کاتەیە هەر پێنج پەنجەی دەستی وەک بەس پێشتر ئەو شتانە جێبیست نەدەبوو ئێستاگە لە زۆر لەبەر چییە و هۆکارەکە چییە خەرک زۆر بێتە ئامل بووە بێتە حەمل بووە ئارێەوە ئامانجمان کە هاتوینەتە لەم چاکسازیە هاتنمان بۆ ئەم چاکسازیە بۆ ئەوەیە ئەوانەی کە ئێمەمانان لە دەرەوە ژیان دەکەین دەمەوێ وێنەیەکی دیمەنی ئەو چاکسازیانە بۆ ئێوە بگوازینەوە بۆ خۆشمان بگوازینەوە لەوەی کە مرۆڤ هەرچەندە ئازادە زۆر جار لەسەر شتێکی زۆر بەسیت کۆنتترۆلی خۆی لە دەست دەدا تووشی حالەتێک دەبێت تووشی سزایەک دەبێت لە کۆتادا لێرە لە ئۆدەیەکی لەم شێوەیە قفلێکی لەم شێوەیە لێ دەدرێ تەنیا بە ڕەزامەندی بەرپرسانی ئەو بەندیخانەیە دەتوانێت بێتە دەرێ هەوایەکی پاک هەڵمژێ ئەمەش لەکوێ لە ناو چاکسازیەکەدا پاک نەوشار پێم بڵێ دۆخی دەرونی تاوانباران پاش ئەوەی کە تاوان ئەنجام دەدا دۆخی دەرونیان چۆن دەبێت چی بەسەردێ کە دێنە ئەم شوێنە سەبارەت بە ڕەوشی دەرونیان بە تاکیید ڕەوشی دەرونیان بە تایبەت لە سەرەتا کە دێن بۆ ئێرانە ڕەوشێکی دەرونی شڵەژاویان هەیە ڕەوشیان دەرونیان جێژیر نییە ئەمەش نەحەق نینە بەڕاستی لەبەرەوەی کە هەڵەیەشان کردووە لە دەرەوە کارێکی لادەریان کردووە دوو لە یاسا و دەستگیر کراون لێران دانراون ئەو کاتەی کە سزا دەدرێن بڕیاری سزا بۆیان دەردەچێت دواتر ڕەوشی دەرونیان تۆزێک جێگیر دەبێت لەبەرەوەی هەز دەکەن تازە بڕیارەکە دەرچووە حسابی خۆیان دەکەن چەندیان پێویستە تا ئەو کاتی ئازاد دەبن و دەچنە دەرەوە دووبارە تێکەڵ دەبن لەگەڵ کۆمەلگا بەڵام لە کاتی سەرەتا بەتایبەت ئەو کاتی لە قۆناغی ڕاگرتندانە لە قۆناغی تەوقیفدانە ئەو کاتە زۆر ڕۆژی دەرونیان ئالۆزە بەڕاست باشە چی دەکەن ینی ئالۆز ئەمە حالەتەکانیان چییە لەنێو زیندان شەڕ دەفرۆشن قسە ناکەن تووڕەن پەشیمانن عاجزن دڵخۆشن هەموو ئەو لایەنانەی باست کرد دەتوانن بڵێم هەست پێ دەکەین لێرانە تێبینی دەکەین ڕۆژانە ئێمە لەلایەن تیمەکانمانەوە هەندێکیان هەیە تەنها پێیوەسە بە خودی خۆەوە ینی کەسەکە گۆشەچیش دەبێت کەسەکات ڕەنگە بگرێ ڕەنگە دڵ تەنگ دەبێت تووشی خەمۆکی دەبێت تووشی ڕاڕایی زۆرینیان وان نەک زۆرینیان بەشێکیان بڵێم زۆرینیان بە هەندێک شیانەیە کێشە بۆ نەوجوانەکانی تر بۆ کەیسەکانی تر دروست دەکات شەڕ بێشێ دەفرۆشێت ئارام نابێ بەڵام ئێمە ڕێگە و شێوازی خۆمان هەیە ئێمە پزیشی دەرونیمان هەیە توێژەری دەرونیمان هەیە لێرە ڕێکخراوەکان دێن و ئێرە کاریان لەگەڵ دەکەن یعنی هەوڵی خۆمان دەدەین پەشیمان دەبنەوە ئەکیید پەشیمان دەبنەوە لەبەرەوەی ئەمە شێوازی خۆمان هەیە کاریان لەگەڵ دەکەین دواتر کە جێژیر دەبنەوە و چارەسەری وەردەگرن خۆیان دان بە هەڵەکانیان دادەنێن خەڵکێکی یەکجار زۆر داوای ئەوە دەکات دەڵێ هەر کەسێک تاوانی کوشتن ئەنجامدا دەبێت لە هەمان شوێن بکوژرێتەوە
هەر پێویست بە گفتوگۆ ناکەەوە بۆ چوونی بەشێکی زۆر لە هاوڵاتیانە بەڵام ئەوەی ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین لە چاکسازی منداڵان و ژنان خاتۆ دێرین خەسرۆ سمایل بەرپرسی هۆبەی یاساییە خاتو دێرین بۆ خۆی لەگەر زیندانیەکان ژیان دەکات ڕۆژانە لەگەڵ یانە دەزانێت کەسێک کە بکوژە لانی دەرونی چۆنە تێگەیشتنی چییە هەر ئەوانەی کە لە نێو زیندانن ژیانیان بە چ شێوەکە وەکۆ پارێزەرانە نییە کە لە زۆر جار لە دادگاکان دوورن لە ڕەوشی زیندانیەکان خاتو دێری من حەز دەکەم ینی بە بۆچوونی من ڕێی بەڕێستان گرینگە چونکە ئێوە ڕاستەخۆ لەگەڵ زیندانیەکان گفتوگۆ دەکەن لەسەر سڕکردنی بڕیاری لە سێدارەدان ئێستا زۆر زیندانیمان هەیە بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوە جێبەجێ نابێت بە بۆچوونی بەڕێستان جێبەجێکردنی ئەو بڕیارە تاوان کەم دەکاتەوە یاخودنا بەخۆی دەبی ئەمە جیاکاری بکەین ئایا ئەو کەیسەکە دێتە لامان بڕیاری سێدارەدانیدایە مەسیری یەکلایی نەکرایتەوە تا ئێستا پێمان باشە مەسیری یەکلایی بکرێتەوە ئایا یان سزاکەی لەسە جێبەجێ بکرێ یان ئایا بڕیارێک دەربچی ئەفوێک دەربچی ئەو تاوانانەی کە دادخواز لە مافی خۆی لە مافی کەسیەکەی تەنازولی لێکردە تەنها مافی عامی مایە مافی گشتی مایە بڕیاری قانون عفو عامی لێ دەربچی حکومەکەیان کەم ببتەوە و بە ئیفراشەرتی دەتوانن ئازاد بن تەنها لەو کەیسانەی کە حەقی خاصی نییە حەقی خاصی نەمایە بەڵام ئەوەکانی تریش کە لە ژۆرێنە کە هەردوو حەقی عام و خاصی هەیە پێویستە یعنی یەکلایی ببتەوە مەسیریان ئەسڵەن لە خۆشیان باشە لە ڕووی نەفسیەوە ئێستا نەفسیەتیان وێرانە بەڕاستی یعنی دەرێ یەکلایی نەبوویتەوە نازانین ئایا ئەمە ئەعدام دەبین ئایا ئەمە حکوممان کەم دەبتەوە مەسیری مەچی لێ دێت بەردەوام ئەو پرسیارانم لێ دەکەن کەم خۆم دەچمە ناویان بەردەوام پرسیارم لێ دەکەن ئایا ئێمەی ئعدام چ دەمانگرێتەوە ئایا مەسیرمان چی لێ دێ بەڕاستی جوابەکەم لەلانیە نازانم چیان پێ برێن بەڕاستی هەیە چەند ساڵێک هەیە لە نۆهەتەکانەوە لە لامانە یعنی لێرە پیر بووە نەخۆشی نەمایانەیبی دادخواست تەنازولی لێ نەکردیە هەر لە جۆرێشە مەسیری یەکلایی نەبوویتەوە ئەسڵەن بە خودی خۆی دەرەیان با بە وەرە ئەعدامم بکەن یان وەرە تەنازولی خۆی دەریانی ئەعدام بکرێم یانیش ئەوەی عەفوەک دەربێ کە بربم ئازاد بم بەڕاستی عمرم هەمووی لە چاکسازی بردەسەرێ بەڕاست یعنی بە هەر نەوعەچی یەکلایی بکرێتەوە ئەوجە ئایا ئەوانەی کە تەنازولیان هەیە حکومەکەیان کەم بکرێتەوە یانش ئەوەیە سزاکەیان لەسەر جێبەجێ بکرێت مهم ئەوەیە یەکلایی بکرێتەوە مەسیرە لۆ خودی خۆشیان یعنی باشتر یعنی لە ڕووی نەفسیەوە نانێم ڕۆژانە پرسیارمان لێ دەکەن ئایا مەسیرمان چی لێ دێ کاکتەی بۆک دەبینی ینی لە دەرەوە ڕێژەی تاوان زۆر جار جێبیست دەبین سەبارەت بەم چاکسازیە لێرە ڕێژەی تاوان یان خود دەگیرکردنی تاوانباران ڕێژیان زۆرە یاخودنا کەیسەکان بە چ شێوەیەکە لە بەڕێبەرەتی چاکساژنان منداڵانی هەولێر ڕێژەی تاوانی کوشتن 44 کەیسمان هەیە هەم لە ڕاجیرە هەم لە سزادراوە تاوان لە چاو پێشتێ تاوانی کوشتنی زیادی کردو زیادی بەڵێ چون چوار تاوانبار لێرە دەرگیر کراوە بەشی هەرە زۆریان پەیوەندیدارە بەلایەنی سۆزداری پەیوەندی سۆزداری مابینی ئافرەت و ڕەگەزی بەرامبەری کە پیاو پاژەوەی بینیان خۆش دەبێت لاقاتش پاشان بەرنامەدا دەڕێژ بۆ ئەوی تاوانی کوشتن ئەنجامدەن کە با بڵێن پیاوی ئەو ئافرەتەیە کە تاوانەکە ئەنجام دەدە هۆکار با بڵێن سەبەبەکەش چی ئەو ئەسڵدا ژنە لە ئەسڵدا ژنە پیاوی خۆی هەیە بڵێ ئەوجەم تاوانی کوشتنەکە هەر ئەوە نییە بڵێ ژنەکە دایبڕێژ لە پیاوەکە دایدەڕێژ ماوەی برین خۆشەویستەکە خۆشەویستەکەی دایدەڕێژ لەگەڵ ژنەکە زیاتر تەنسیق دەکەن پیا و هاوسەری ژنەکە دەبێتە قوربان یعنی ئەمە زۆرترین تاوانەکە ئێستاین تاوانە لە ئافرەت لەناو تاوانبارەکان دەرگیر کراوە تاوانبارەکان هەموو لای منە چەند حال کەیسی وامان لە سزادراوی ئافرەت 11 کەیسم هەیە 11 کەیس بەڵێ دەیان حالەتی وایە پەیوەندی سۆزداریە پەشیمانن هەمویان پەشیمان زۆر پەشیمان هەمووشیان پەشیمان
مامۆستا سەبارەت بە تاوانی کوشتن هەرچەندە ینی وەکو پێشەکێک ئاگداری ئەوەی زۆربەی هەر زۆری ئاینەکان لەگەڵ کوشتنەوەی ئەو کەسن کە مرۆڤێک دەکوژن بەڵام بڕوونی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە تاوانی کوشتن تاوان دەتوانم برێم گەورەترین عقوبە کە خوای گەورە لە قورئانی پیرۆز تۆماری کردبی عقوبە و تاوانی کوشتنە خوای رب العالمين جل جلاله لقرآن بيروزا دفرمي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما هركسك يعني أجر بيتو لسر زوي لسيدار ندري نكوجريتوا جهنم شاوريدا هركسك كسچي بنا حق بخجي خوای رب العالمین دەفەرمی فەجەزاؤه جهنم پاداشتی ئەو کەسەی جەزای ئەو کەسەی شوێنی جەهەنەمە هەر جەهەنەم نا خالیدن فیها هەتا تێدا دەمێنێتەوە لە جەهەنەم هەتا تێدا دەمێنێتەوە ئەوجە لە پاشان خوای گەورە دەفەرمی وغضب الله عليه رب العالمین بەو پەڕی شێوە لێی تووڕە دەبی لەو ئینسانەی ولعنه نەفرەتیشی لێ دەکا وەکو نەفرەتی لە شەیتان کردیا وأعد له عذابا عظيما پێنج عقوبەی يك لدواء يك خوي رب العالمين لو آتي باس كرديا وأعد له عذابا عظيما وقورترين عذاب الشي لبو دانا لا قيامة ده قصي خدايا لقرآني بيروس أو بسر هاتاني ك پیغمبر صلى الله عليه وسلم لقر أصحابه كان يعني تاوانيك تعاملك كرد بيتشي قلتوا دزاني كا كامران پیغمبري خوي صلى الله عليه وسلم لمسألة كشتن باسي بشيليك دكا بشيلة پیغمبري خوای دەفەرمی صلى الله عليه وسلم دخلت النار امرأة في هرة حبستها خوای گەورە ئافرەتەکی بردە جەهەنەمێ لە بەرخاتی ئەوەی یەک پشیلەی بەنا حەق کوشتبوو لە شوێنێکی حەبسی کردبوو لە خواردن و خواردنەوە گرتبیەوە حتا ئەو پشیلەیە مرد خوای گەورە لە تاوانی کوشتنی یەک پشیلە ئەو ئافرەتەی بردە جەهەنەمێ سزای ئەوەی کە کەسێک ئینسانێک پێغەمبەری خوای دەفەرمی صلى الله عليه وسلم الآدميون بنيان الله لعن الله من هدم بنيان الله إنسان كان بناي خوان لعنتي خوان لو كسبي كوا بناي خواي قولتك ده پیغمبري خواي دفرمي صلى الله عليه وسلم لهدم الكعبة أهون عند الله من قتل امرئ مسلم زور باشا لسر لسيدارتان خەڵکێک دەڵێ کاکە بەخوا تاوانی ئێستا کە زۆربەی زۆر دەکرێت بەشی هەرە زۆری غڕورە یعنی خەڵکێک مەغڕورە لەسەر غڕوریەوە مرۆڤێک دەکوژەگەنە لەسەر کوشتنی کۆتر مرۆڤێک بکوژێ لەسەر جۆگەلە لەسەر ترافگلایی ئاین بۆ لە سێدارەدان کوشتنەوەی مرۆڤەکە چی دەڵێت دەزانی بە قناعەتی منەگەر بێت و شریعەتی خوای گەورە تطبیق بکرێ خوای گەورە دەفەرمی وەلەکم فی القصاص حیات یا ئولی الألباب قصاص ئەو قیساسەی کە شەرع داینە ئەگەر بێت و جێبەجێ بکرێ خەڵک زۆر بە ئارامی دەژی فعلا خەڵک ئەوڕۆ مثلا کەسێکی دەکوژی بە مستەهتری ئەگەر بێت و عقوبەکەی ئەوە بی النفس بالنفس کە خوای گەورە دەفەرمی کەسێک ئەگەر بەنا حەق کەسێکی کوژ بەبێ ئەوەی هیچ حەقەکی لەسەر ئەو کەسەی بی شەرع حەقی خۆی لە بۆ دانایە ئەگەر ئەو شتە جێبەجێ بکرێ وەکو خۆی قناعەتی من وایە ئەو شتە نامی النفس بالنفس النفس بالنفس بالتأكيد كوش بكوش دەبێ بکوژرێتەوە بەڵێ بەتاکید وایە ئەوە چارەسەرەکە بەڵێ بەتاکید لە ئاین ئەوە چارەسەر بەڵێ بەتاکید تاوانی کوشتن تاوانێکی گەورەیە چ بە یاساکانی دنیا چ بە یاساکانی ئاینی بۆیە بەشی زۆر لە پیاوانی ئاینی و یاساناسان و ئەو کەسانەی کە لەم بوارەدا کار دەکەن لە زیندانەکان کار دەکەن تەنانەت هاوڵاتیانیش پێیان وایە زەڕورە یاسای لە سێدارەدان جێبەجێ بکرێ بۆ ئەوەی وا بکات هەر کەسێک لەسەر ڕووداوێکی زۆر سادە مرۆڤێک لە ژیان بێبەش نەکات خێزانێک لە ئەندامەکەی بێبەش نەکات کوشتنی کەسی بکوش زەڕورە بۆ کەمبوونەوەی تاوان لە نێو هەرێمی کوردستان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە کوردستان سەلامەت بێ و ئێوەش بە شادی بژین.